جەژنی پێسەختان پیرۆز بێت بە ناوی خۆمان و نوێنەراتی کوردانی جوو لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی واروها بە ناوی کۆمەڵگەی کوردانی جوو لە کوردستان KJC جەژنی پاسۆڤەر یاخود جەژنی پێسەختان پیرۆز دەکەین. بەڕێزان، جەژنی پاسۆڤە جەژنی ڕزگاری میلەتی جووە لەژێر زەبر و زەنجی فرعونەکان لە خاچی مسر، جەژنی پەڕینەوە و دەرچوونی میلەتی جووە بەرەو خاچی بەڵەم پێدراو لە ئیسرائیل. ئەم جەژنە جەژنی ئیرادەی سەربەخۆیی میلەتی جووە بەسەر کۆیلەداریدا. بۆیە ئێمە وەکو نوێنەراتی کوردانی جوو، وەکو کۆمەڵگەی کوردانی جوو لە کوردستان هیواخوازین ئەم ڕۆژە پیرۆزە ببێتە هەوێنی ئیرادەی سەربەخۆیی بۆ میلەتی کوردستان. چونکە ئەم ڕۆژە ڕۆژێکی پڕشنگدارە لە مێژووی مرۆڤایەتی کە 3000 ساڵ بەر لە ئەمڕۆ پێغەمبەرمان پێغەمبەر موسا بڕیاریدا میلەتەکەی لەژێر زەبر و زەنجی فرعونەکان ڕزگار بکات. واتە دەکرێت بڵێن جەژنی پاسۆڤە، جەژنی پێسەخت، جەژنی زاڵبوونی خودای تاک و تەنیایە بەسەر خوداکانی سەرزەوی. بۆیە هیواخوازین ئەم جەژنە دووبارە ببێتەوە هەوێنی ئیرادەی سەربەخۆی و کورد و کوردستان بەسەر داگیرکەران و ناحەزان و دوژمنەکانیدا. خاک پێساخ سامیا جەژنتان پیرۆز بێت. هیواداریم ئەم جەژنە جەژنی سەربەخۆیی بێت بۆ کورد و کوردستان.